تا چەند گرنگە. بەڵێ سەرەتا بە ناوی خی گەورە لێرەوە سڵاو و حرمەتم بۆ بینەرانی بەڕێز بەم سبەینە کە هیوادارم سبەینەیەکی خۆش بێت پڕ بێ لە کامەرانی و بەختەوەری و تەندروستی باش بۆ هەموو لایەک. دیارە بابەتی ئیرادە و پاڵنەرەکان و هیوا و ئەمانە هەر ئینسانێک کە هاتە دنیاوە و هەستی کرد بە ئەو دەور و پشتەی کە خۆی هەیەی کۆمەڵێ شت هەیە دەور و پشتی ئەگرێ کە بمانەوە نەمانەوەیە کاریگەری ڕاستە خۆیان بۆ سەر ناخەکە هەیە. ئەگەر بێت و ئەم کەسە پەروەدە نەکرابێت و چۆنەڵێ جورعاتێکی پێ نەدرابێت کە بەرگەی ئەو هەموو کێشمەکێش و ئەو ناڕەحەتی و ئەو کۆسپانی کەوا بەردەوام لە ڕۆژگارە دێتە بەردەم لە ڕۆژگارە هەستی پێەکەین ئەمە تەنها بۆ گەنج بۆ هەموو کۆمەلگا بەڕاستی ئینسان ئەکەوێتە ناو سێ بڵین ئەنجامەوە. ئەنجامیکانەوەیە کە فەشەلە ینی تەواو بێتاقەتە بێ لە دنیا هیچ نییە و زروفەکە چاک نابێ و وەزعەکە تێکەچێ و والحاصل هیچ ئومێدێکی بەو ژیانە نامێنێ ئیتر ناچارە بێ ئەگە گەنج بێت یا ئەوە تا بڕوە وڵات بەجێ بێڵێ وەکو ئێستاکە هەیە یا ئەوە تا بێتاقەتە بێت لە کونجی ماڵەوە و یا ئەوە تا کە کەسێکی زۆر ئەجول بێ چێتە ناو خەڵکە و ئەبێتە یەکێک لەوانەی کە ئەو فراغی کەوا هەیەی ئەو بۆشایی کەوا هەیەی لە واری ترا پڕێکاتەوە لەوانە هاوڕێ خراپە لەوانە مەسەلەن ئاڵوودەبوونە بە مادە هۆشبەرەکان ئەو کۆمەلگایی کەواتایەتی چی تایە فێری ئەوە ئەمە یەکێکیان ئەوەیە. یەکیان ئەنجامێکی تریان ئەوەیە کە تەواو ناومێ دەبێ ئەبێتە کەسێکی داخرا و ینی نزیکە لە تەوەحودەوە نەخۆشیەکە یەکە ناوی تەوەحودە لە مناڵە وای لێ دێ کە لەگەڵ کەسە هاوڕێتی ناکە لەگەڵ کەسە تێکەڵ نابێ خۆی موبایلەکەی لە کونجێکە لە ژوورێکە خەریکەوەی چیتر. یەکێکی تریان ئەوەیە کە ئەنجامێکی تریان ئەوەیە کە سەرکەوتووە بێ ئەمی کە سەرکەوتووە بێ کێیە ئەلێرەیە زۆ گرنگە ئەمەی کە سەرکەوتووە بێ دیارە مەسەلەن بینەوە سەر پێناسەی هیوا و دروستبوونی هیوا و ئیرادە و ئەمانە ئەبێ لە سەرتاوە تۆ کە بڕیارت دابێ کە تۆ سەرکەوتوو بی وەکو چۆن قوتابیەک خوێندکارێک کە لە پۆلی شەشای ئیجازە ئەدرێ ئەڕاتەوە خوێنە لەو مانگەیە خۆی ئێرانەڵێت تەلاشەکات ماندوو ئەکا هەتا خۆی ئامادە ئەکا بۆ ئەو بابەتە لە نەتیجەشا سەرکەوتووە بێ ئەزانێت چەندێکەیەنێ مستحیلە قوتابی یاخود خوێندکار کە چووە ناو تاقیکردنەوەی نەزانێت چەنەیەنێ ئەزانێت چەنەیەنێ بەدەگمەن بابەتی خەلل هەیە لە نەتیجەی لە ئەنجامی ئەو دەرەجەیە بە پۆینتاتە بەڵام بابەتی ئەوەی کە ئەتوانێت من لە 1990 خوێندکار ئەزانێت چەندێکەیەنێ. باشە مامۆستا دەوروبەر تاکو چنێک ڕۆڵیانەیە لە شکاندنی ئیرادەی مرۆڤەکان بۆ نمونە ینی مامۆستا با بەڕاشکاوی قسەکەن گەنجێک خوێندن تەواوەکە هەلی دامەزاندنی نییە گەنجێک لە تەواوی ترۆکی وزەتە جیاوازیە بینێ بۆ نمونە ڕەفیقەکەی لە شوێنە دامەزرێ یاخود ئامانجی باشترێ بەڵام بە ئامانجەکان ناگایە جاری وای خوێنکارێک لە ماڵەوە خانەوادەکەی ئیشتێنەوە بۆ نە باوچێ لێ بەڕاستی تۆ ناخوێنی و ئەمە نمرە نەبوو تۆ هێنات واتە شکاندنی ئیرادە لەلایەن دەوروبەرەکانەوە تا چەند کاریگەریەیە. ئاجارە ئێمە خۆمان ناو کۆمەلگاکە بەهەڵە حاڵی بووینە لە مەسەلەی نەتیجە و ئەنجام و سەرکەوتن و ناجحبوون و ئەوانە ینی ئەوە ناگەینێ قوتابیەت خوێنکارێک گەنجێک کە لە مەکتەب فاشل بێتە لە ژیانە فاشل بێ ئەوە ناگەێنێ بۆیە من ئەبێ بچمەوە سەر ئەو تەحەدای بڵینەکەی یەکەم کە پێش ئەوەی کەوا ئیرادە دروست بێ ئەبێت تۆ بڕیارت داوێ بڕیار کەواتە زۆر مهمە بڕیارش بە کۆمەڵێ پرەنسیپ و بە کۆمەڵێ زەوابت و ئەوانەیە ئەڕوا ئەبێت تۆ لە پێش چای خۆتا داد نابێ کە سێشت پێش بڕیاردان لە پێشتا یەکیان لەوەیە کە مەسەلەن ئاستەنگەکان یەکێ لەوانە فرسەتەکانە ئەو فرسەتانی کەوا لە پێشراوتە یەکێ لەوانە ئەو تەرحانەیە ئەو پێشنیازانەیە کە بۆ خۆتی ئەەکەی کە ئەگەر ئەمەنەکەی ئەم بڕیارە نەدەی نەتیجە چی ئەبێ کە بڕیارتدا نەتیجە چی ئەبێ ئەنج ئاگەیتە بڕیار
کە بڕیارەدا ئەنجا هەنگاوی یەکەم ئەو بڕیارە ئەبێتە وەکو بڵێ چۆن تهدید و دیاریکردنی هەدەف و ئامانجەکەی خۆت کردووە ئەبێ لە ناختا بکوڵێ جۆش بدا و هەنگاو بنی بەرەو ئەو بابەتە ئەو هیوایەکە دیاریت کردەوە ئامانجی کەوا لە ناختا دیاری کردووە ئەبێ بکوڵێ بەردەوام. غاندی قسەیە جوانی هەیە. غاندی ئەڵێ ئیرادە بە بازووی زل و بە کەتەی و ئەوانە نییە. بالفعل قسەکەی زۆر دقیقە. چەنەها زۆرانبازمان بینی کە جسمێکی زۆر زلی هەیە بەرامبەری یاریزانێک کە لەو لاواسرە دایە ئەرزا و بردیەوە لی. ئەبێ ئەو هیوایە بێ کە لە ناختایە، ئەو هێزەیە کە لە ناختە ئەکۆڵێت جۆشەدا. بزەبە دیستا ئمڕۆ زانایان بابەتی هیوا و ئامانج و ئەم بڵین پاڵنەرانە ئەشوبهێنن بەچی؟ ئەشوبهێنن بە کەروێشک و بە نەیچیرەکە بە هین بە ئەوەی کە ڕاوێکە ئەگەر شێر بێ ئەگەر پڵنگ بێ ئەگەر ڕێوی بێ ئەگەر هەچیە بێ. ئەڵێ سێری سیفەتی ئەم دوانە بکە لەو دەشتا. من لەم ڕۆژانەیە خۆم ڤیدیۆیەکم بینی زۆر کاریگەری تێکردم. سێتانجی بەهێزەوە ڕاوی کەروێشێکانێنا بیگرن ئیستەژ نەیان کرد. بۆچی؟ ئەم کەروێشکە لە پێشە ئەنجا ئەم بابەتەی ئەم ئۆپراسیۆنی کە ئێمە باسمان کرد، ئەم ئەمەلیاتی کەەوە ئێمە باسیەکە، ئەم نەشتەگەری کە ئێمە باسیەکەین، بڕیاردان و هەلەکان و کۆسپەکان و ئەمانە، ئەما بێ بەردەوام لە گیرفانە دەبێ. نابێت تۆ شتێک هاتە پێشتە وڵا بادانوشم جارێ بابزانم کۆسپەکان چییە بابزانمەوە، ئەبێت تۆ کە هاتێ دنیامانەت حازر بێ. نابێ ببزانی کات بەشێکە لە ژیانت، کات ڕەحمت پێ ناکات، ئانێکە زانی کات تەمەنت بەسەرە چێ و ناتوانانی فریان ناکەوی. چەنەها کەسمانەیە نەگەیشتە ئامانجی خۆی و کۆچ کرد، تەواو کۆتایی بە ژیانی هات. بۆیە ئەبێت تۆ ئەم بابەتە لە گیرفان تا بێ. ئەو کەروێشکە لەو دەشتاییە، لەو بیابانە، ئەم تانجیانە خۆ ناڕۆم بیرکەنەوە لەوێ چۆن بڕۆم بۆ ژیانی، ئەمەش خۆ ناڕوا بیرکاتەوە چۆن خۆی نەجاتدا. بەڵام من ناخیە بەرنامەیەکەیە ئەڵێ ئەگەر بێت و من ژیانم لەسەر ئەمە وەستاوە چییە؟ تەحەدا بۆ ژیان کە ئێمە پێڵێن ئیسای مرۆپیا بووە پێێت چاڵنج. باش مامۆسا لە چاوی بەڕێستانەوە لە دیدی بەڕێستانەوە ئومێدێکەیە ئەو هەموو ئیرادە شکاوی گەنج لە ناو کۆمەلگا، ئەو هەموو بێ ئومێدەی گەنج لە ناو کۆمەلگا هەمووی چاک بکرێ، یعنی تۆ ئومێدێکەیە؟ بەڵێ ئەمە ئەوەستێتە سەر بەرنامەی کار، بەرنامەی ئەوەی کە حیزبەکان و لایەنەکان و وەروە حکوومەت دایناوە بۆ بایمە ڕاشکاو بین ئێوەش بەشێکن لە سەرقافڵی ئەم کۆمەڵگەیە، واتە ئێوەش لەوانەیە بەرامبەر بە بەرپرسیارەتی مێژوو هەندێک شت هەڵبگرن وایە؟ جوانە. ینی من ئەڵێم ینی هەر کەس لە ئاستخۆیەوە ئەبێ ئەم وایە ئەم وشیاریە بگەێنێتە خوێندکارەکانی، بگەێنێتە ئەو کۆمەلگایی کەوا هەیەی بە پێی توانە. ینی ئمە هەموو کاتێک شتێکمان لێ تەکلیف ناکرێت کە لە توانەمانە دەربچێت. دروستە. لێرەوە مەسەلە من مامۆستام پیشەم مامۆستایە لە ناوەندەکەی خۆمە کاتێکە بابەتی وشیاری گشتی کە بە خوێندکارەکان ئەڵێم وتومە ئێوە کەستان مەڕۆن بۆ مەحەد، بۆ ناگەینە کە مەحەد خراپە، پێی مانگا خراپە. وتومە پێیان مەحەد 2 ساڵ لە ژیانت دەفەوتێنە 2 ساڵش کەم نییە. تۆ ئێستاکات هێنمە سەر ئەم سەفە لە لێرە لە شوێن منە قسە بکەی ئەڵم بەدەقەیە باسی ژیانی خۆ بکە، باسیەکە هێشتا 2-3 سانیەشی ماوە. 2 ساڵت لێ ئەڕوا، 2 ساڵ لە تەمەنت ئەڕوا کەم نییە. بۆیە پیانم وتووە ئەگەر ئەتانەوێ پێش بکەون، ئەتانەوێ دووبارە دروست ببنەوە، دووبارە هیوایەکتان بۆ دروست بێتەوە، بڕۆنە کولیە. لە کولیە لە چ بەشێکە خۆت حەزت لێیە، لە چ بەشێکە خۆتیایە هیوایەتتە، بڕۆ ئەو بەشەوە لێ بەکەلۆریۆز بێنە، پاشان ماستێر بێنە، پاشان دکتۆرا بێنە، بڕۆ مەوەستا. ئەگەر ئەڵی ئیمکانیەتم نییە لە هاوینە ئیشکە لە زستانە پارەی کولیەکەت بدا، یاخۆ پارەی مەسروفاتی خۆ بدا. هەمومان بەوە ژیاوین، هەمومان بەوە پێگەیشتوین. من خۆم شخصی خۆم خوێندکار بوومە لە بەغا، کاتی خۆی کە تەلەبە بوومە
سێ ئیشم کردووە ئەنجە داوامی مکتەبە جامیعەشم کردووە ئەمە ئەوە ناکەینێ کە تۆ بێهیوابی لە ژیانوانە ئەنجا لەولاوە بوونی حزبی بەعس و بوونی حەملە و بوونی دژایەتی کردن و ئەمانەش هەموو هەر بووە یعنی من هەست ناکەم ینی هەموو کاتێ باسی خۆمانەکەین ئەڵم هەست ناکەم بە تەمەنی مراهقێتیم هەزەکاریم هەست نەکردووە مە بێ یەکسەر چوینەتە ناو مەسئولیەتەوە ناو بەرپرسیارەتیەوە بۆیە بینەوە سەر بابەتەکە گەنج ئیمڕۆ نابێ بێهیوابێ بە هیچ شێوازێ ئەم مەزعیکەوا دروست بووە ئەم مەزع بەردەوام نابێ ئەم ناخۆشی کەوا هەیە فإن مع العسر يسرا قورئان فەرمێ حتى خوای گەورە هەندێک کات کە ئینسانە چێتە ناو بابەتی جۆرا و جۆرەوە ئەگەیە بە هەندێک حقایق و ڕاستی زۆر گرنگە تقریبا 124,000 پێغەمبەر هەیە کە خوا ناردێتی بۆ هیدایەتی بەشەریەت لە ناو 124,000 ڕقەمە ژمارەیە لە ناو 124,000 5 پێغەمبەریان دیاری کراون کە ئولو العەزمن بە شەرتی ئەم پێغەمبەرانە ئەم 124,000 هەمووی خوای گەورە ڕاستەوخۆ خۆی هەڵی بژاردون کۆمەڵی صیفاتی تیا هەبوو کۆمەڵی تایبەتمەندی تیا هەبووە وەرە تۆ نوێنەری منی بەو شێوازە بەڵام لەناو ئەو 124,000ەشە پێنجیان دیاری کراوە بە ئولو العەزم بۆیە ئەمای هێنمەوە چووکە بابەتەکە پەیوەندی ڕاستەوخۆی بۆ وایە بۆ نمونە ئەفەرمێ فإذا عزمت فتوكل على الله ئەگەر سووربی لەسەر ئەوەی کەوا گەیشتووی بە بڕیار و پاڵنەرەکە دیاری کردووە و هەدەفەکە دیاری کردووە فتوكل على الله بڕۆ دەست پێ بکە باشە لە شوێنێکی ترە ئەفەرمێ واصبر كما صبر أولو العزم يعني كواتا أولو العزم كيا أو بينش بيغمبرية لتفسير آياته بيغمبري خمانة صلى الله عليه وسلم محمد بيغمبر إبراهيم بيغمبر عيسى بيغمبر نوح بيغمبر موسى أم بيغمبر بروجياني عم بخينوا بجنجتي وهنا هنا جنج حق وايا يعني بويكوا أو عيب ودرز به توزع هزري بقوات بكات توزع بخيونيتوا براتنا ومسائل كانوا أواني جيشتون بأنجامي باش بمندوبون جيشتون بنارحتي كان جيشتون بفلتركان جيشتون فلتركاني أمريوا نارحتي كان أمريوا أو ترسوخ أستنجو ناخوشي تملي ظروفي سياسي وظروفي نبوني وظروفي باردوخ كان همو بريوا جيشتون بو أنجامه هەندێک کات بووە یعنی بۆ نمونە نوح 1000 ساڵ ژیاوە 950 ساڵ بەس داوای کردووە بانگەوازی کردو ناو ملەتەکەیە 88 کەس ئیمانیان پێهێناوە پێغەمبەر کەس نەما لە ناو مەدینەیە شەڕی پێ نەفرۆشێ هەتا چوو لای باخێک لە ئەسریبە دانیشت بە تاق و تەنها خوای چیم لێەکەی بەدەزە ملەتەوە ئەگە بفەوتێنی خۆتی کەس نامێنێ تۆ بپەرستێ ئەمێ دەست دژمنەکەتەوە والحاصل ئەمە هەمووی ئەو ئاستەنگانەیەکەوە تێپەڕیونتیایە بۆیە گەنج ئیمڕۆ ئەبێ ئەم هینانە ببڕێ بۆی بگاتە ئەنجامەکەی مامۆستا دوێنێکە لە بەرنمەیەەکە خاتونێکمان لا میوان بوو کە من پێشکەشکاری بەرنمەکە بووم و خاتون ناو سەرگیری لەگەڵ گەنجێکی کووردا کردو خۆی بەریتانیا 18 وڵاتی بە پاسکیل بڕیوە باشە 3 مانگ واتە گەشتی کردووە تر لە بەریتانیاوە بۆ ئیتاڵیاوە بۆ سویسرا تا وڵاتانە ئەگە ئیرادە نەبێت جیناتی پیاو بەهێسترە بەڵام خاتونێک ئەنی 18 وڵات بە پاسکیل بە بڕێ بەڕاستیمە ئیرادێ 3 مانگ جاری وایە ئەگەرێمە بینە ناو کەلتوری خۆمان خاتونەکانی خۆمان بەڕاستی مامۆستا تا سەر سوچی کۆڵانەکارۆن ماندووە بن وە پاشان مامۆستا هەندێک گوشە هەیە لە ناو کۆمەڵگەی مایەخریکا بێ بە باو ئەلێ بەخوا چاک نابێ لێ گەڕێ باوە خۆی بڕوە باشە کاکە بەخوا وەزعەکە هەروایە ینی مامۆستا ئەم بابەتانە خریکە ئەبێ بە ینی جۆرێک لە کەلتور یاخود جاری وای گەنجی ئێمە بڕەپارێکی پێ هەلە بەخوا بچمەوەی شەوە زەرەکەم تایە دەرناچم واتە کۆمەڵک بۆ ینی مامۆستا ئەم شتانە خریکا بێ بەنەریت ئێمە وای لێ نەکەین ببێ بەنەریت بەڕاستی دواتر قورسە چاکردنی ئاخر ئەوەیە زۆر جوانە ئەو بابەتە با چەندین بابەتی ترش هەیە بۆ بەهێزبوونی ئیرادە و ئەو پاڵنەری ئەو ئافرەتە ئەو دادەیە کە بەو شێوازە خۆی ماندوو کردو و گەیشتۆتە ئەوانزە ها شتی دیاری کردو لە مێشکی خۆیە
چوارچێویکی دیاری کردو لە مێشکی خۆیان کە ئەبێت چی بکە ئێمەگە خۆمان مەژغوڵ بکەین بۆ شتانەوە ئەنجا خۆی لە خۆیە ئینسان تووشی مەلە لە کات و تووشی بێتاقەتی ئەکا ینی من ئەڵێم گەنج باش شتێک بزانێ ئەبێ خۆی بناسێ ئەوەی کە ئێستا ئێمە پێگەیشتوین ئەوەی کە ئێستا ئەم جلەی من لە بەرمە ئەوەی تۆ لە بەرتە ئەوەی کە ئێستا ئەم پێشکەوتنی کەوا هەیە ئەبێ بڵێ چۆن هات چۆن گەیشت ینی ئەگەر ئاوا نەکەی هەنگاو نانەی بۆ ئەوە کەواتە ئیرادە لە کۆمەڵگەمەیە قورس نییە قورسە بچێنێتەوە قورسە بەڵام زوو دەرەکەویت ئەگەر بێت و تۆ خۆت جا مەسەنەن خۆت پێ بگەیێنی وای بۆ خۆ دروستکەی و شاری بۆ خۆ دروست بکەی لە ناو خەڵکی تررا جیا ئەکرێتەوە و دیارش ئەبی ئا چۆن ئەڵم مەسەن فلان کەس ڕۆشنبیرە ڕۆشنبیر ینی هەستیارە بە زروفەکە هەزەکەم گەنج و لاو شتێک بزانێ ئەگەر بارودۆخی سیاسیش نەبێ ئەگەر نەبوونیش نەبێ ئەگەر ئەم ئاستەنگانی کەوا هەیە لە دەور و پشتمانە ئەوانەش نەبێ هەر خودی خۆی گەنج لە ناخەوە کۆمەڵێت گۆڕانکاری فسیۆلۆژی لەناو جسمی ئینسانە هەیە وای دیەکە ئەم ئینسانە ئەگەر بێت و خۆی نەناسێ ناتوانێت بەرگەی بگرێ ینی لە تەمەنی لاوەتی و گەنجێتی و ئەوانەیە هزار فکر بە پێش مێشکتا دێ لەوانە حەز بۆ بەرامبەر لەوانە حەز بۆ مەسئولیەت لەوانە حەز بۆ خواردن ینی گەنجی ئێمە بڕۆ سێریکە بەشێکی زۆری لە 1970 لە 1990 خەریکی لەفەیە ئەم هیوایە لەکوێ لەگەڵ هیوایەکە کە منەمێ بمە کەسێکی دیار و کەسێکی لوتکە ئەوانە باش مامۆسا لەسەر ئەم بابەتە جارێتە گەڕمەوە خێزان تا چ دەورە بینە جاری وایە ینی دایک و باوچێک هەر کە مناڵەکە لە دایکە بێت واتە کە گەشاکە پلانیان بۆ ئەم مناڵە داناوە ینی ئەم مناڵە لە داهاتوە بێ بچی بەڵام هیچمانە لە کۆمەڵگەیە مامۆسا لاندێ لە خێزانەکان بەڕاستی یانیان ئەوەندە ئامانجی هەیە منداڵیە بێ بە جۆرە لە جۆرەکان احترامن بۆ تەواوی خێزانەکان ینی ئەوەندە وەچاخن ئەوەندە با ئامانجەکان زاوزێ ئەوەندە ئامانجەکان مامۆسا پێشکەشکردنی گەنجێک نییە بۆ خزمەتکردنی کۆمەڵگا واتە باوکو دایک کە سەرقافڵی خێزانن تا چەند گرنگن باوکو دایک یەکێکە لە پاڵنەرەکان پاڵپشتیەکانی گەنج و لا و واروەها دروستبوونی ئەو پاڵنەرە بەڵام هەموو شتێک نییە ئەی ئەوەی باوکو دایکی نییە ئەیش پرسیارە جوانە ئەوەی کەوا کە لە دایکە بێت نە باوکی هەیە نە دایکی هەیە و دروستش بووە من خەڵک لە ماڵمان بووە لە ناو لەم ئیسکانی خۆمان لە 100 مەتراوی لە کاتێ من پۆلی 6 بوومە 4 ماڵ 5 ماڵ لە ماڵمان بووە هین دەوروپشتی گوندەکانی دەوروپشتی کەرکوو ئەو کاتی کە ئەنفال لە 1970 4 ئایل لە 5 ئایل لە ماڵمان بوو لە خانوویکی 100 مەتریە پانکەمانە کردەوە مناڵەکانیەوە ئەو کۆپتەر هات تەسەورکە ئەو گەنجە باوکی نەبین دایکی بە کۆستەر ئەچوون بۆ تکریت ئیشیانە کرد حتا لە سیارەیە وەرگەڕا کۆستەرێک تۆزێ دایشی تیاچوو ئەو گەنجە ئێستاکە یەکێکە لە هەرە دەوڵەمەنەکان باشە باوکی ئەمفالە دایکشی لەو ڕێیاتی چوو خۆی ئێستاکە یەکێکە لە هەرە دەوڵەمەنەکە و بۆ تەمایی خێرش بۆ کەسوکارەکەشی بۆ کوردستانش ئەمە چیرۆک نییە هەر بیگەڕمەوە ئەمە یەکێکە لەو کەسانی کەوا هینە جا بۆیە بەڕاستی دایک و باوک ڕاستە پاڵپشتێکی باشە و زۆر گرنگە بۆ ئەو لاوە ئەو گەنجە بەڵام لەگەڵەوەشە خودی کەسەکە خۆی زۆر گرنگە ئەوە گرنگی دانی پێوەترێ گرنگی دان شتێکەیە لە هینە لەگەڵ پاڵنەر و لەگەڵ عەزیمەت و لەگەڵ عەزیمەت ینی سووربوون و ئارامگرتن ئاناڵێ وەسبر کەما سەبەرە ئولو العەزم ینی ئەوان ئارام بوون بۆیە سەرکەوتوو بن تۆش ئارام بگرە بۆی سەرکەوتووی ئارام بگری لەسەر ئەو کۆسپانی کەوا دێتە پێش هەنێ خەڵکەڵێ ها سێ خەریک چییە دواکەوتووە تەسەور کە بە نوح گاڵتەیانە کرد بە نوح پێغەمبەر عەلەیهی سەلام ئاوت سێ کرد پێشتر داوایەکرد هین بینیسەوە خەریک کەشتیە دروستێکە ئەم درۆ دەلەسەیە چییە ئەنجامێدەی داها تەسەورکە ئەبێ ئێمە لە دروی خەڵک نەجاتمان بێ لە ئەی بۆ ئاری خەڵک نەجاتمان بێ لە ئەو شتانی کەوا خەڵک دروستیەکە بۆمان تۆ تازە بە تازە خەریکی مەسەلەیەکێک لە تەمەنێکایە و ئەخوێنێ تۆ لە گەنجەتی نەتەخە ئێستا خەریکی خوێندنی ها
يعني ئەم قسانی خەڵک ئەم مینانەی خەڵک بۆیە بێت تۆ لە گیرفان تابێت هەموو جوابش بۆ دانابێت و هەموو ئەڵێ ئەلملتەفی تو لا یەسیل ئەوەی ڕووکاتە لە دواوە بە هیچ شێوەیەک بە ئاماژ ناکە. بەڵێ مامۆستا یەک دقەیە بگەڕێنەوە سەر کەروێشەکە. کەروێشەکە کاتێک کە لە مشکی خۆیان دای نابوو ژیانی لەسەر ئەم تەحەدایە وەستاوە ئەگەر بێت و بوەستێت ئەگەر بێت و سێ دواوە بکە ئەگەر بێت و یەک خەلەلێکی تێ بکەوێت ئەبێتە نێچیری ئەوان ئەمانش ئەگەر بێت و ئەمە نەگرین بۆ هیلاک نابوون هەر بە دوایە کەوتن ئەگەر بێت و ئەمە نەگرین لە برسا ئەمری تااقەتمان نامێنێ بەڵام یەک فەرقێکەیە کەروێشەکە ڕائەکا بۆ ژیان لە ژیانە بمێنێت ئەمانش لە برسا ئەکرێ شتێکیان دەست بکەوی بیخۆن و ئەوانە ژیان چانسێتری ژیان تەواو کە کۆتایی هات کۆتایی دی چانسی نیە دەست خۆش مامۆستا شتێک تێ لە کۆتایە باسی بکەیت. ئەوەی من هەمە لە کۆتاییە باسی بکەم ئەوەیە پاڵنەر و ئەم هیوا و ئامانجا جاری وایە لاوازە بێ لە دڵ و دەروونە بەڵام مەتوانیش بەهێزی بکەیت ئەبێت تۆ ڕازی نەبی بم زۆڕۆفەی کەوا هەیە ئەبێ خۆت پێش بخوێنی خۆت ئاشنا بکەی بە هەنگاوەکانی پێشکەوتن و ئەوانە ئەبێت تێبگەین لەم ژیانی کەوا هەیە تا دێت کۆمەلگا بەرەو پێشە چێ تۆ چیت هەیە بۆ ئەم پێشکەوتنە باسەکرێ کە بۆ ساڵی 2035 و 36 و 37 و ئەمانە تقریبا بە ملیۆنەها پیشە نامێنێ تۆ خۆت چیت داناوە لە ئەنجامە بیکەی بگەیتە چی ئەنجا یەک شتێکەیە لێرە لە ژیانی ئینسانە زۆ گرنگە لە هەموو بوارەکانی ژیانە استراتیژ و تەختیت زۆ گرنگە دروست ئەوەی کەوا من ئەمێ بە گەنجانی بڵێم ئەگەر بێت و ئیرادەت نەبێ ئیشەکانت ئەوەستێ هەر ئەوەستیت ئەگەر بێت و تەختیتت نەبێ نەخشە و پلانت نەبێ استراتیژت نەبێ ئەگەر دوورمەودا بێ وەگە درێژمەودا بێ ئەگەر ئەوانە نەبێ هەم کاتت ئەکوژی هەم هێز دەکوژی هەم ماڵ تەفەوتێنی هەم کات دەفەوتێنی دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونتان وێوە خزمەتی باشتان کردووە ئێستش بەردەوا من هیوادارین مێژوش ڕەحم بە کەس ناکە هیواداری ناوکاری گەنج من لە ئیرادەیە ئینشاءالله مرۆڤەرەوەی بۆ مێنێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار سەیگوڵ کە هەمیشە ئەم پیا بەڕێزە خەرمانێکە لە زانیاری لە بوارە جیاوازەکان. بەڵە بەڕێزان ئەچینە لای بایۆگرافیا